مشتومڕی دوای مەرگی دوکتەر فاروق ڕەفیق نووسینی دوکتەر عەداڵەت عەبدوڵڵا بەشی یەکەم سەرەڕای ئەوەی لە ڕخنەی سیاسیدا بەرامبەر بە هەمووان توند و قسە لە ڕوو ڕادیکاڵ بوو بەڵام هاوکات وەک ئەوەی بیسەلمێنێت کە ئەو ڕخنە دەگرێت نەک ڕق و دوژمنایەتی هەبێت جۆرێک لە مامڵە و کرانەوەشی بەڕووی سەکۆمیدیایە تایبەت و حەزبیە جیاجیاکاندا هەبوو کارکترێکی جێ مشتومڕ چاوەڕوان کرابوو کە ڕووداوی مەرگی لە ناکاوی توێژەری بواری فەلسەفا دوکتەر فاروق ڕەفیق ئەو مشتومڕە لە میدیاکان و پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا بە دوای خۆیدا بهێنێت بە سروشتی حاڵیش ئەو کارکتەرانەی لە کایەکی مرۆییدا کاران و لە ماسی میدیاکانەوە گرنگی بە هزر و ڕوانگەیان دەدرێت و دەبنە کارکتری جێ مشتومڕ مەرگێکی ئاسایی بەڕێ ناکەن ئەگەر پێش مردنیان هەزار و یەک هەوادار و نەیاریان هەبوو بێت ئەوە لە دوای مەرگیان زیاتر و زیاتریش دەبێت بە تایبەتی کاتێک تێز و ئەدەبیاتیان زۆرترین کات لە ڕێ دەستگاکانی ڕاگەیاندنەوە بە زمانێکی سادە و نزیک لە ڕۆشنبیری ملی بڵاو بکرێنەوە و ببنە کەسانی بەناوبانگ یان کردار و هەڵوێستیان لە سەکۆی میدیاکانەوە تیشکیان بخرێتە سەر کە ئەوەش یەکێک بوو لە تایبەتمەندیەکانی کۆچکردوو فیگەرێکی میدیایش لەم بوارەدا دوکتەر فاروق جگە لەوەی زۆر لێدوان و چاوپێکەوتنی هەیە هەر خۆشی ڕۆڵی هەبووە لەوەی بەهۆی پرۆگرامە تەلەڤیزیۆنیەکانیەوە وەک بکەرێکی میدیاییش لە کایەکەدا دەربکەوێت و لەو ڕێیەوە بەشێکی بەرچاوی دنیابینی فەلسەفی و سیاسی خۆی بۆ جەماوەرێکی فراوان بگوازێتەوە ئەو لەو تەرزانە بوو لە توێژەر کە لە پێناوی گەیاندنی تێزەکانیدا نەرمیەکی سیاسی لەگەڵ گروپە سیاسیەکاندا هەبوو سەرەڕای ئەوەی لە ڕخنەی سیاسیدا بەرامبەر بە هەمووان توند و قسە لە ڕوو و ڕادیکاڵ بوو بەڵام هاوکات وەک ئەوەی بیسەلمێنێت کە ئەو ڕخنە دەگرێت نەک ڕق و دوژمنایەتی هەبێت جۆرێک لە مامڵە و کرانەوەشی بەڕووی سەکۆمیدیایە تایبەت و حەزبیە جیاجیاکاندا هەبوو بۆ ئەوەی خۆی وتەنی زۆرترین دیالۆگ و کۆمەنیکەیشن لەگەڵ جڤاتدا بکات و ڕوانگە و بیری خۆی بڵاو بکاتەوە کارێک کە بێگومان زۆر کارکتری تر لە کایە ڕووناک بە بیریدا لە ترسی تانە و تەشەری خەڵک و سۆشیال میدیا یان ڕوبەڕووبوونەوەی تۆمەتی پەیوەندی حزبی و ئینتمای سیاسی خۆیان لێپاراستووە بەڵام کۆچکردو بێ کێشە ئەنجامی دەدا بگرە بۆ دەستگەیشتنێکی زۆرتر بە خەڵک و بڵاوکردنەوەی تێز و کۆنسپتەکانی خۆی لەسەری دەڕۆشت و وەبەری دەهێنا پاراستنی مۆدا لە بەرامبەردا هەموو ئاگادارین کە زۆربەی سەکۆسیاسیە جیاجیاکانیش لە کوردستاندا لەبەر ئەوەی لە بنەڕەتدا بە جۆرێک لە جۆرەکان دانیان بە کاریگەری و سوودی بەشێک لە ڕوانگەی ئەم فیگرەدا دەنا مامەڵەیان لەگەڵدا دەکرد و دەرگایان بەڕوویدا دانەدەخست ڕاستە ئەو دەستگا و سەکۆیانە پێویستیان بە ناو و ناوبانگ و سەرمایە ڕەمزی ئەو توێژەرانە هەیە ڕاستە دەشێت زۆر جار بیشیانکەن بە مادەیەکی پرۆپاگاندەی سیاسی بۆ خۆیان و جۆرێک لە پاڵپشتی ئایدۆلۆژی بە تایبەت لە هێندێ دۆز و بابەتی سیاسی کۆمەڵایەتیدا کە لە ناو کۆمەڵگەی کوردیدا جێمشتومڕن و تێڕوانینی سەرکردەکانی بیرروڕایان لەو بارەوە گرنگە بەڵام سەبارەت بە کۆچکردو ئەوەی کە دەشێت گەواهی بۆ بدرێت و لە بەرچاو بگیرێت ئەوەیە کە لە کۆتاییدا پارتێکی سیاسی دیاریکراو لە کوردستاندا نەیتوانی ئۆرگانیزە بکات و ناسنامەی حزبی خۆی بخاتە باخەڵیەوە بەڵام بەڵکو کۆچکردو تا مرد کەم و زۆر ئەو مەودایە پاراست کە لە نێوان بکەرێکی بواری ڕووناکبیری و کارکترێکی سیاسی و ئایدۆلۆژیدا هەیە ئەمە بەبێ ئەوەی ئەم سەرنجەمان بۆ مانایە بێت کە لێرەوە لەوێ لە کاتێکەوە بۆ کاتێکی تر لە دۆستێ و پرسێکەوە بۆ یەکێکی دی هیچ ڕایەک هەڵویستێک بانگەشێکی کۆچکردو لە بەرژەوەندی ئەم یان ئەو حزب لە دژی ئەم یان ئەو گروپی کۆمەڵایەتی نەشکابێتەوە لەم ڕۆژەوە بێگومان ئەوەی خۆی بە زۆر بێلایەن و هاوسەنگترین فیگریش بزانێت لە کۆداییدا ناتوانێت بە تەواوەتی خۆی لە تەڵەی ئەم هاوکێشەیە ڕزگار بکات دەنا ئەو کات نەدەبێتە جێ سەرسامی کەس نەجێ نەفرەت و سەرزەنشی کەسیش هەڵویست و تەڵەی قۆزنەوە بە مانایەکی تر دەمەوێ بڵێم کاتێک ئایدیا و ڕەفتارێکی دیاریکراو لە هەر کەس و کارکتەرێکەوە دێتە دەر
ئەوە دەبێت پێشوەخت بزانرێت کە توانای قایلکردنی هەمووانی نییە. مرۆڤ بە سروشتی حاڵ و بە زگماگ و لەژێر کاریگەری بەرژەوەندیەکانی خۆیدا ئارەزووی ململانێ و مشتومڕ دەکات. ڕەهەندێکی ئەم هاوکێشەیە لە دەرەوەی ویستی بکەر و کارکتەران خۆیان پەیوەندی بە بنیاتی کۆمەڵگەشەوە هەیە. لەم بارەیەوە پێویستە ئەو بەڵگەنەویستە بیر بخەینەوە کە مەرج نییە زۆر جار گروپە سیاسی و کۆمەڵایەتیە پێکناکۆکەکان بە دوای ڕاستیدا وێڵ بن، شەیدای جوانی و ئاکار و حەقیقەت بن، بەڵکو زیاتر پیشگیری لەو ئایدیا و ڕەفتارانە دەکەن کە پێگەی سیاسی و کۆمەڵایەتیان بەرز بکاتەوە، یان هەژمون و باڵادەستی زیاتریان پێ ببەخشێت، یان ڕەوایەتی و ڕەمزیەتیان بپارێزێت. لەم ڕووەوە محەممەد ئارکۆنی گەورە بیرمەندی عەرەب دەڵێ زۆرێک کە خەڵک هەموو دەمێک لە پێناوی ڕاستیدا ناژین و بە دوایدا ناگەڕێن، ئەوەندەی کە بە دوای ئەو شتەوەن کە دڵنیاییان پێدەبەخشێت یان ئینتمایان پتەو دەکات یان تەبایە لەگەڵ ئەوەی لەسەری ڕاهاتوون، بۆیە زۆر جاریش دەشێت دوای وەهم و خەیاڵ و ئەفسانە بکەون و سەنگەر لە هەر حەقیقەت و بیر و باوەڕێکی ڕاست بگرن، یان تەنیا ئەو بیر و باوەڕانەیان بەلاوە پەسەند بێت کە بێ هیچ ڕەخنە لێگرتنێک بۆیان ماوەتەوە لەسەری دەژین. لای نیچەی فیلسوفی ئاڵمانیش تەنانەت خودی زانین خۆشی گەڕان نییە بۆ چوونێکی نێوان وتراو و پێدراو، بەڵکو دەربڕی ململانێ ڕاوەکردن و لێکدانەوەکانە، هەر ئیرادەیەک هەوڵ دەدات دیدگای خۆی بەسەر جیهاندا بسەپێنێت. ئەو دۆخەی کە کۆچ کردو پێش مردن و دوای مردنیشی تێدایە تەواو لەناو ئەم هاوکێشە سیاسی و سۆسیۆلۆژیەدایە، دەنا ئەگەر بەخواستی ئایدیالیانەی خودی هەر تاکێک خۆی بێت، ئەوە ئەو تەماح و ویستەی تێدایە کە لەناو سیستەمی کۆمەڵایەتیدا قبولکراو بێت و ڕەزامەندی زۆرترین کەس بێت، یان پاڵپشتی زۆرترین گروپی سیاسی و کۆمەڵایەتی بەرێتەوە. بەڵام ئەم تەماح و ویستە نەبوو کۆچکردو دێتە دی، نەبوو هیچ بکەر و فیگرێکی دیکەش، تەنیا مەگەر بۆ ئەو کەسێک کە لە دۆخی نیفاقێکی سیاسی و کۆمەڵایەتی گەورەدا بژی، کە ئەوەش بۆ کەس ناچێتە سەر، یان لە دووفاقێکی فکری و ڕەفتاریدا بێت کە ئەوەش لە ڕاستگویی و شکۆی دەدات و هەر زوو لە پێش چاوی هەمووانی دەخات، هەڵویستێک کە بێگومان کۆچ کردو هەر خۆی لانی کەم لە ڕووی مەبدەئیەوە تا ڕادێک دژی بوو باوەڕی بە مخاتەبەکردنی عەقڵی حەشەمات و ڕازیکردنی دڵی هەمووان نەبوو.